بردن و تاڵانکردنی سامانی ژێرخان و سەرخانی هەرێمی کوردستان لەلایەن حیزبەکانی دەسەڵاتەوە بەس نەبوو. لە نوێترین ڤێرژن و گۆڕانکاریدا دەستیان بۆ دزین و تاڵانکردنی دەنگ و ئیرادەی خەڵکیش لە هەڵبژاردنەکاندا برد. لە هەردوو ڕۆژەکانی دەنگدانی تایبەت و گشتی لە 18 و 20 ئەم مانگە بۆ هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان دوو پارتی دەسەڵاتدار و بەرپرس لە نەهامەتی و هەژاری و بێموچەی و دەیان قەیرانی دیکە لە بری وەرگرتنی سزا بە شێوەیەکی نائاسایی ژماری دەنگەکانیان بەرز بوویەوە. ئەوەی بێزارم لە دەنگانیشتن بەخوای گەورە هەر وەڵڵاهی قەنەعاتم پێ نییە. ئەوەی قەنەعات بە دەنگان نەماوە. هەتا ساحیبی ئێران و تورکیا بین دەنگدان هەر بۆ ڕێژێ ڕوا و ڕێژێ نەگۆڕە. ئەبا دڵنیابێتەوە. دڵنیام لەو لە سا ملیۆنە لە ساسەیش. خەڵک نەکبێمە هەر خەڵک وەرەی هەر ڕووخاوە هەر لە قیمەی ئینسانە شۆراوە خەڵک. بە دڵنیایە خۆگومانیدا بە مناڵی سەر بەشەوە ئێزانێکەوە ئیشی ئەوانە. من موازیم هەفتایە سوێن بەخوا بە درێژایی تەمەنم تا ئەم تەمەنم سلێمانی مەم ڕسوای نەبینیوە. لە قیمە ڕسوای حساب کرد لادەیەکی مەحتەرەمە. ئەنە هەگونا هەوڵی محافظەی سلێمانی. ئەمان نەوەتان خۆیان نێگلایکەوە لەگەڵ پارتیە لەگەڵ حکومەتدا یا خۆشیان شتێ بۆ میلەتەکە میلەتیش لە قیمە ڕسواییە. ئەوە تا بەیانی تارە بەخوا لێم سەر لەخوای گەورە شەرمەخوا ڕۆژی دوو لە فەرۆشم تا ئێوارە شەشی باری بۆ شەشی ئێوارە. بە تاکید تورکیا دەستی تایە. دەستی لەم هاکی کردووە چونکە کاگنێچیت پێش دەنگدانەکە ڕۆی بۆ تورکیا. لەبەرەوەی گومان هەیە کە هاکی کراوێ. هاوڵاتیان دەڵێن زۆر ئومێدمان بەم هەڵبژاردنە هەبوو، بەڵام ئەنجامەکان پێیوتین هیچ کات دوو پارتی دەسەڵاتدار ئامادە نین بە شێوەی ئاشتیانە و دیموکراسیانە دەسەڵات ڕادەست بکەن. وڵات پێویست ناکە ئەوە من بیڵێم یا تۆ بیڵی هەموو کەسێکە زانێ وڵاتان دەستیان لەم وڵاتی وانە تەماحان بەم وڵاتەیە ناڵن ئۆقرە بگرین حەز ناکەن ئارامی هەبێ لەم وڵاتە بەڕاستی یعنی دەستی دەرەکی تایە ئێرە ئەوە هەموو کەسێکە بێ بزانێ. زۆر ئاسانە لە 92 تا ئێستا بەڕێمان کردووە لە 91 92 یەکەم ئینتیخابات 92 کە کراوە تا ئێستا هەر دەستکاری کراوە مستەحیل ئینتیخاباتێ بکرێ و دەستکاری نەکرێ ئەو ئینکاری لێ ناکرێت بێگومانم لەوە زۆریش بێگومانم. مەکتەبی هەڵبژاردنی حیزبە ئۆپۆزیسیۆنەکان لە بەدووادا چوونەکانیان بۆ کۆکردنەوەی بەڵگە لەسەر بوونی ساختەکاری بەرنامە بۆ داڕێژە و بەردەوامن و چاوەڕوان دەکرێت لە ئایندەیەکی نزیکدا بەڵگەکانیان بۆ ڕای گشتی ئاشکرا بکەن. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.